بەشێک لەلایەن گران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە قەزای شارەزوور دەڵێن تاکە حیزب لە هەرێمی کوردستان لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە ڕوسولانە داوا لە هاوڵاتیان و دەنگدەرانەکان متمانیان پێ ببەخشن لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا هەڵوێستە جوامێرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە تەواوی حیزبەکانی دیکەی جیا دەکاتەوە و تاکە حیزبیشە دروشمەکانی جەخت لە بەردەوامی هەڵوێستەکانی ڕابردووی دەکاتەوە چونکە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەڵوێستەکانی پێشووتری نیگەران نییە. ئەنجومەنی قەزای شارەزووری کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژا و بەردەوامە لە بانگەشە بۆ سەرخستنی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی بەرپرسانی ئەنجومەنەکە و تیمی بانگەشەی کۆمەڵی ئیسلامی لە سنوورەکە بە شەو و بە ڕۆژ ماندوو نەناسانە دروشمەکانی لیستی ١٩٤ و پۆستەری کاندیدەکانی هەڵدەواسن و بە شێوەیەکی مەیدانی سەردانی ماڵان و بازاڕ و شوێنە گشتیەکانی دیکە دەکەن بۆ ناسانی لیست و کاندیدەکان. و داواش لە خەڵکیەکەم و پامیشم هەیە کە باشترین چارەسەرێ بۆ دژایەتی ئەو ناحەز و ئەو گەندەڵ و ئەو دزانە باشترین شتەوەیە کە بەشداری پرۆسەی دەنگدان بکە. تیمەکانی ئەنجومەنی قەزای شارەزۆر ساوین بە پرتەقاڵی پۆشکردنی سەنتەرەکانی شار لەگەڵ دروازەکانی شار هەروەها یەکێکتر لە ئەرکەکانی ئێمە ئەوەیە کە هەڵسین ماڵ و ماڵ بگەڕین ئەو پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی بڕیارمانیا پەیاکانی کۆمەڵی ئیسلامی بگەینی بە هەموو ماڵەکانی قەزای شارەزۆر. عەبدولجەبار ڕۆستەم کاندیدی ژمارە 28 کۆمەڵی ئیسلامی لە سنووری شارەزوور بەڵێن بە هاوڵاتیانی سنوورەکە و هەرێمی کوردستانیش دەدا کە نوێنەرێکی ڕاستەقینەیان بێت لە پەرلەمانی کوردستان و لێبڕاوانە کار بۆ ژیانێکی شایستەی هاوڵاتیان و چارەسەرکردنی کێشەکانیان دەکات. ئەنجومەنی شارەزووری کۆمەڵی ئیسلامی لە پلانی بانگەشەدا تەواوی سنوورەکەی بەسەر 6 بازنەدا دابەش کردووە بە مەبەستی پێڕاگەیشتنی بەسەرجەم ناوچەکان و ئەنجامدانی هەڵمەتێکی سەرکەوتووی بانگەشە بۆ لیستی ژمارە ١٩٤ کۆمەڵی ئیسلامی. ئەتوانین خزمەتی زۆر بکەین و جێگای ئومێدی خەڵک ئەبین و دەستێکی پاک و دەنگێکی زوڵاڵ و دلێر و بوێر ئەبین بە ئیزنی خوای پەروەردگار. داواکەم لە خەڵکی کوردستان پشتیوانیمان لێ بکەن و لەگەڵمانە بن هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە لەگەڵمانە هەنگاو بنێن پشتیوانیمان لێ بکەن سەرمان بخەن و ئێمە سەرچاوی هێزی ئێمە لە کوردستانە جەماوەری بەڕێزە ئەگەر جەماوەر پشتیوانیمان لێ بکە پشت بەخوای پەروەردگار ئێمە ئەتوانین لە داهاتوە جێگای ئومێد و ئاواتی ئەو میلەتەبی. پەیام بۆ هەموو مسلمانان بە تایبەتی ئەو کەسانەی کەوا لە ڕابوونی ئیسلامیە کە تەمەنێکیان بەسەر بردووە کەوا ئامۆژگاری ئەوانە بکەن کەوا لە دوای خوانوەیە بۆی کەوا بە هەمومان بتوانین ئەم لیستی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی کە ١٩٤ برەوی زیاتی پێ بدەین بانگەشەی زیاتی بۆ بکەین کە بۆی کەوا سەرکەوتن بەدەست بێنێت کە ئەگەر ئەوان سەرکەون قازانجی بۆ عامی مسلمانان هەیە بە تایبەتی بۆ کۆمەڵی ئیسلامیش ئەبێ ئێمە هەوڵ تەقەلای زیادی تێ بدەین ئینشاءالله. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە خاوەنی ڕابردوویەکی پڕ لە هەڵوێست و دەستکەوتە لە حکوومەت و پەرلەمانی کوردستان بەردەوام جەختی لە ئەنجامدانی سەرجەم هەڵبژاردنەکان لە وادی دیاریکراوی خۆیدا کردوتەوە لە چاوەڕوانی لە دەنگدەرانی هەرێمی کوردستانیش هەیە لە هەڵبژاردننی 30 ئەیلولدا دەنگ بە کاندیدەکانی لیستی ژمارە ١٩٤ بدەن تا بە تیمێکی بەهێزەوە لە پەرلەمانی کوردستان شەڕی چاکسازی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان و بەدەستهێنانی زیاتری مافەکانی هاوڵاتیان بکات. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارەزوور.